محتەوەری کۆتایی گفتوگۆکانمان باس لە وە دەکەین کە تاوانەکانی خراپ بەکارهێنانی مۆبایل زیادی کردو ئەمە بەپێی وتەی پۆلیسی سلێمانی کە بۆ ئەم ساڵ یاخود ئامارەکانی ساڵی ڕابردوو ئەوەی دەرخستووە کە ئامارەکانی خراپ بەکارهێنانی مۆبایل زیادی کردو بە شێوەیەکی گشتی ئامێرە ئەلکترۆنیەکان بەکارهێنانی بە شێوەیەکی پێویست نەبوو و بۆتە هۆکاری چەندین تاوان و کوشتن و کێشێک کۆمەڵایەتی دەپرسین هۆکاری ئەمە تا چەندە پەیوەندی بەو یاسا و سزایانەوە هەیە کە بۆ خراپ بەکارهێنانی ئامێری تەلەفۆن یاخود ئامێرەکانی پەیوەندی و ئامێری ئەلکترۆنی بوونیان هەیە ئاخۆ ئەو یاسایانە بۆ ئێستا کەم و کورتی تێدایە و پێویستە کام یاسایانە زیاد بکرێ خودت هەموار بکرێتەوە تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز ئارام یوسف پارێزەری ڕاوێژکار لە سوودی بەیانی کورسات نیوزمیانە کاگەرم سپاس بۆ ئامادەبوون بە خێر هاتی بەڕێستان ئەوەی بەرکەوتنتان هەبێت لەگەڵ کیسەکانی خراپ بەکارهێنانی مۆبایل و ئامێرەکانی پەیوەندیکردن و ئەلکترۆنی چیمان پێ دەڵێن زیادی کردووە ببراوت بە ساڵانی ڕابردوو وڵا بەردەوام کەیسەکان ڕوو لە زیاد بوونن جا لەگەڵ فراوانبوونی کۆمەلگا و گەورەبوونی شار ومانە بەردەوام جۆرەها تاوان زیاد ئەکەن نەک تەنها خراپ بەکارهێنانی مۆبایل یەکێک لەو کەواتانە تاوانێکەوە زیاد بووە بەهۆی فراوانبوون و زیاد بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و بەهۆی ئەوەی ئێستا لە هەرزەکار و بیگرێتا گەورە هەمووی ئامێری مۆبایل و ئینتەرنێتوانە بەکارێن حتمما تاوانەکانی ڕویان لە زیاد بوون کردووە ڕۆژانە ئێمە دەیان جۆر کەیس و بابەتی جۆرا جۆرە بین لە دادگاکانە پەیوەندیان بە بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیەوە هەیە بەڵێ زیاتر ئەو کەسانی کە ڕوبەڕوو دەبێنێت و تاوانەکان لە چ جۆرە تاوانێکن لە بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی بێزارکردنە نامناردنە گوێچەڵکردنە لە ڕێی ئامێرەکانی پەیوەندیەوە بە کەسانی بەرامبەر ئەم بابەتانە زۆر هەیە جاروا هەیە حاڵەتەکان زیاتر قوڵە بێتەوە بەهۆی ئەو نامەناردن و ئەو پەیوەندیانی کەوا لە ڕێی ئامێرەکانی پەیوەندی و ئەکرێت بێتە هۆی تاوانی تر بۆ نمونە بریندارکردنە هەڕەشەکردنە کوشتنی لێکەوتوەوە زۆربەی حاڵێتی وامان هەیە بەپی بارودۆخەکە ئەگۆڕێت باشە ئەوەنی کە بەرکەیسەکان ئەکەون بە دوواداچوونی بۆ ئەکەن هۆکاری بەکارهێنانی خراپ بەکارهێنانەکەی بۆچی دەگەڕێنەوە وڵا حتمما ئێمە ئەگەر بینە سەر لایەنە باس خودی بابەتەکە بکەین خودی ئامێرەکانی پەیوەندی بکەین دوو لایەنەیە ئەتوانین بە باشی بەکاری بێنین ئەتوانین بە خراپیش بەکاری بێن پەیوەندی بە کەسەکانەوە هەیە کەسێک تۆ ئامێرێکی دەدەست ئەتوانێت بۆ لایەنە باشەکە بەکاری بێن بەڵام بە پێچوانەش ئەتوانێت بۆ نمونە نامە بۆ خەڵکی تر بنێرە بێزاریان بکە هەڕەشیان لێ بکات عادەتەن بۆ ڕەگەزی بەرامبەر بێ پەیوەندیەکی لەگەڵا دروستکە بێ ئیتر خواستێک شتێک بەدەستبێنێ ئەمانە هۆی سەرەکی ئەم تاوانن کە ڕوو ئەدەن باشە کاگارم لەو کەسانی کە بەریان کەوتویت کە هۆکارەکەی خراپ بەکارهێنانی ئامێر پەیوەندیدارەکان بووە لێکەوتەکانی زیاتر خۆی لە چیدا بووە بینیوەتەوە وەڵام میرەبان ئێمە خۆمان حالیان کەیسێکمان هەیە کوڕێکە نامێکی بۆ ئافرەتێک ناردووە سوفە لەو کاتیان مۆبایلەکەی بەدەست مێردەکەی بۆ یاریشتی بۆ مناڵەکەی دابەزاندووە نامی بەڕاستی نامەکان شانی باسکردن نین لێرە نەگونجاون مێردەکەی بینیوێتی میتر جۆرێک لە ناکۆکی دروست بۆ لە نێوان ئەو ژنوێت ئێستش ساڵێک هەر ناکۆکەیان بەردەوامە ینی شیرازی ژیانی و خێزانێت یەک چووە بەڕاستی ئەو مێردەی قەناعەت ناکا کە ئەم نامانە لە کەسێکەوە هاتی بێت کە هیچ پەیوەندیەک و هیچ عیلاقەیەکی پێشوەختە نەبوو بێ ینی گومانەکە گەڵێک ئەمە شتێکە بۆ بۆی ئەم نامانە هاتووە ڕاستەخۆ کەسێک نامە نانێرە بەم شێوازە ئەگەر هیچ دەست پێشخەریەکی پێشتر نەبوو بێ بۆیە ینی ئێستا کەیسەکە لە دادگایە تا ئێستاش یەکلایی نەبووتەوە من زۆریش قسەم لەگەڵ لایانی خۆما کردووە کە شتەکان بەو شێوەیە نیە دیارە لە ئیفادەی هەردوو لایەنەکە دیارەکە هیچ پەیوەندیێکی پێشوەختە نیە بەڵامی تر هەندێک جار بەرامبەرەکە ناگا بە قەناعەت کە هیچ نەبوو ئەمە یەکێکە لەوانەیەکەوە نامەیەکە کە تۆ ئەینێری بۆ حەز و ویستێکی خۆت شیرازی ماڵێک تێکە دەی ماڵێکە ئەڵێ ساڵێک ئێمە نانێکی سرەحەتمان لەو ماڵیان نەخواردەوە بەڕاستی ئەمە یەکێ لە لێکەوتەکانە من خۆم بینیومە بەڕاستی نامەناردن جێچەڵکردن بە کچێک بۆتەوەی کا خۆی بکوژێ لە دادگا هەبووە و کەیسەکەشی تا ئەم فترەی پێشوش یەکلای نەبووەوە ئەمانە هەمووی هەیە بەڵام ئیتر زۆرجا ئەوەی کەەوە ئەم کارە ئەکات لە تەمەنێکی هەرزەکاریە یان لە ڕووی عەقڵیەوە زۆر پێ نەگەیشتووە بەڕاستی تەسەووری ئەوە ناکات کە ئەم نامەی ئەوەی نێرێت چ کارە ساتێکەنێتەوە باشە کاگەرم ئەگەر بین باز لە یاساکانی خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندی بکەین لێستادا یاساکان
تا چەندە لەگەڵ ئەم سەردەمەدا گونجاوە؟ وڵا خاتون ئێمە یاساکەمان هین ساڵی 2010 ڕاستیەکەی خراپ نییە بەڵام پێویستی بە هەمواری ژەیە چونکە ئەو کاتە ئینتەرنێت بەم شێوە بەرفراوانە نەبوو ئەم هەموو ئەپای بۆ منە فەیسبوک و سناپچات و ئینستاگرام و ئەم هەموو تۆڕە کۆمەڵایەتیە نەبوون هەرچەند سزا دیاری کراوە ئێمە لە دوو مادێ یاساکەمان لە 8 مادە پێکاتووە لە مادەی 2 یا باسی سزاکان نەکات سزاکە یەکیشیان لە مادە دووە ئەڵێ لە 6 مانگ کەمتر نەبێت لە 5 ساڵیش زیاتر نەبێت لەگەڵ پێبژاردنێک لە ملیۆنێک کەمتر نەبێت لە 5 ملیۆن زیاتر نەبێت سزاکە تا ڕادەیە گونجاوە ئەگەر بەڕاستی جێبەجێ بکرێت تۆ کەسێک لەسەر هەڕەشەیەک لەسەر نامەناردنێک لەسەر خراپ بەکارێنەی مۆبایل ڕاستی 6 مانگ بۆ 5 ساڵ لەو فترەیە دەسەڵاتەکە دراوە بە دادگا حتمەن تر ئایا 6 مانگ کاڵە بژێریان ئەچێتە 5 ساڵەکە یان لەو نێوەندەیە سزای دیاری ئەکات لەگەڵ غەرامەیە بەڵام ئێمە کێشەیەکی ترمانەیە زۆر جار کە کەسێک سکاڵا ئاکا بەڕاستی ئیجراءاتەکرێ محکەمەیەک سەرقاڵەکە لێکۆڵینەوەی تیاکرێ کۆمپانیەکانی مۆبایل و پەیوەندی هەژمار و سیمکارت و ئەو کەسە تایبەت دەنێرنەوە بۆ دادگاوانە دوای فترەیەکی کەم ئیتر ناوخۆیان ڕێکەکەون و لێخۆشببوون و دیێن تەنازولەکەن بۆ یەکتر و هەرچەند ئەمە مافی گشتیشی تیا ئەمێنیە بەڵام و کاتەش دادگا ینی کە تۆ سکاڵاکار نەبوو دێتە کەمترین ئاستی سزا بۆ نمونە ڕەنگە بە پێبژاردنێک کەسەکە دەربازی بێ ینی ئێمە زۆر جار ئەوەی ئەبینین لە زۆربەی تاوانەکانیشان نەک لە خراپ بەکارهێنانی مۆبایل زۆربەی کات شتەکان لە ڕۆ عەشایەرەکەەوە چارەسەرەکرێت و کاتێکی زۆری دادگاش بەڕاستی ئەبات دواتریش سڵحێکەکەن و کەسەکەش ینی ئێمە کێشەیەکمان هەیە لەم سڵحکردنەیە زۆربەی کات کەسێک کە ئەمڕۆ تاوانێکە بەیانی تۆ لی خۆشە بیدێتە بەردەم دادگا سزایەکی کەم ئەدرێ تەسەووری وایە دوو ڕۆژتە تاوانی تریش بکات بە هەمان شێوە دەربازی ئەبێ ینی ئەمە زۆر خراپیان لێبوردنی گشتیمانەیە زۆربەی کات کابرایەک سزا ئەدرێت دوای 2 ساڵ لێبوردنیێکی گشتی دێ و دێتەوە دەرەوە وا تەوەقعی وا تەسەور ئەکات کە لە زۆربەی سزاکانی تر بەم شێوەیە دەربازی ئەبێت بە لێبوردنێکی گشتیە بە سڵحێکی کۆمەڵایەتیە ئەمانە هۆکارن بۆی زۆربەی کات خەڵک لە سزا دەربازی پێ بەڕاستی باشە باست کرد لەوەی یاساکانی 2010 ڕەنگە بشێکیان ئێستادا هەم پێویستی بە گۆڕین یاخود بە زیادکردن و هەموارکردنەوە هەبێت بە دیاریکراوی ئەو یاسانی کە پێویستە لە ئێستادا زیاد بکرێن و بوونیان هەبێت لە یاسای 2010 بوونی نییە کامانە وڵا خاتون ئێمە کێشەکەمان ئەوەیە زۆربەی کات هەچەند بەڕاستی یاساکە من وەک لە سەرتاش وتم ئەکرێ هەموار بکرێتەوە بەڵام لایەنێ باشەکەشی زۆرە بۆ نمونە تۆ لە مادەی 4 باس ئەوە کاڵێ ئەگەر بەهۆی ئەم ئامێرە پەیوەندیەوە هەر تاوانێکی تر ڕوو بدا بۆ نمونە کەسێک جێچەڵێک بە ئافرەتێکەکە بە کچێکەکە کە سوکاری ئەم کچە بێن ئەم ئافرەتە بکوژن بەڕاستیم کەسی نامەکەشی ناردووە بە پێی مادەی 4 شەریکە لەو کوشتنەیە ینی سزاکان هەیە هەرچەند هەموارکردنەوە حتمما بەپی بەرەو پێشچوونی کات هەموارکردنەوە بۆ هەموو یاساکان گرنگە سزاکانیش وە گوتم گونجاویشی تیا هەیە ینی تا 5 ساڵ ئەڕوا بەڵام دەکرێت ینی لە پێبژاردن و ئەوانەیە محکەمە زۆر جار کە یەکێک تاوانێکە هەرچەند لێخۆشببوونیشی تیا بوو بەڕاستی زۆر دانەبەزێتە کەمترین ئاستی سزای خۆی هەروەر بگریانی تجا بە فترەیەکی کەمیش بێت لە ڕاگرتن و لە سزادان بێت نردیان بۆ چاکسازی بۆ ئەم کەسە تا ڕادەیەک تێبگا کە ژیانێکی کەسێک تێکەدا بەڕاستی لە سزاش دەربازی نابێت ئەمە یەکێک لەو خاڵانی کەەوە ئێمە زۆر جار پێویستە لە دادگاکان نەبوونی هەبێت دادگاش ینی سکاڵاکار نەبێ ئەویش ینی زۆر کات محکەمەش حەز ناکات بەڕاستی خەڵک بنێرێ بۆ سجن و بیان کاتەژوو ئەمە یەک تێچووی هەیە دووش ئەم کەسەش حتمما ڕەنگە کە سوکاری هەیە و ماڵ و مناڵی هەیە ڕەچاوی ئەوان ناکە بەڵام ئەگەر سکاڵاکار هەبێ ئەو کاتە محکەمەش بەڕاستی دەستکراوەتر ئەبێ بۆ سزادان باشە زۆر جار ئەو گلەیە هەیە کە کەسێک لە خراپبەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردن ڕەنگە کەیسەکەی لە دادگا بێت بەڵام کاتی زۆر ئەوێت تا کەسی یەک لای بێتەوە تاوانبار با بڵێن بە سزای خۆی بکە هۆکاری ئەم هەموو پێچوونە چییە ڕەنگە هەر ئەم کاتە زۆرە ژواب بکات کە ئەم دوو کەسەی ناکۆکیەکە هەیە بگەنە ڕێکەوتن ڕێک وایە ئەوە کێشەی زۆربەی زۆری دادگاکانە یعنی ئێستا ئەمڕۆ با بڵێن دانیشتنیەکەت هەبێت لەسەر کەیسێک ڕەنگە کە ئەم زۆربەی تاوانەکانی خراپبەکارهێنانی مۆبایل ئەچێتە دادگای کەتن ئەمڕۆ دانیشتنیەکەت هەبێت بۆ دانیشتنی داهات و ڕەنگە 6 مانگت بۆ دوا بخەن هۆکار ئەوەیە زۆری کێشەکانە زۆری پشوەکانە بەڕاستی ئەنی تۆ ئەگەر بینە سەر پشووی سەری ساڵ 10 ڕۆژ دادگا نەبینراوە ئەگەر ئەم 10 ڕۆژە تۆ دەوام هەبوایە
ئەکرا کۆمەڵێک کەیس یەکلای بکرێتەوە ئێمە پشومان زۆرە بەڕاستی لە ساڵێکە ڕەنگە 100 ڕۆژمان پشوو بێ ئەمان هەمووی ئەبێتە هۆی دواخستنی داواکان زۆری داواکان ئەمانە کەمی دادگاکان ئێمە لە هەموو سلێمانیە 6 دادگای کەتنمان هەیە پێنجیان بۆ تاوانە جۆرا جۆرەکان دادگایەکی بۆ تونوتیژی بۆ شارێکی وکو سلێمانی بەڕاستی کەمە ئەمانە هۆکارن بۆی کەوا داواکان زوو یەکلایی نەبنەوە. باشە دیارە لەم دواخستنی دانیشتانەدا ڕەنگە زۆر جار کێشەکان دوو دیو بێ بەشێکیان قوڵتر ببنەوە بەشێکیان با بڵین ڕێککەوتن هەبێ لەم نێوانەدا لەو کاتەدا چۆن چارەسەری گرفتەکە کراوە لە ڕووی یاساییەوە. وڵای ئەمە فراقێکە بۆ شایەکە کە ئێمە هەمانە ئێمە چەندین کەیسی وامان هەبوو لەسەر کێشەی ئەو سکاڵیان تۆمار کردووە دواتر حل نەبوو لە ڕووی دادگاەوە چەند ساڵێکی خیانەوە کوشتنی لێکەوتوتەوە بە هەمان شێوە جارواشەیە تەرافەکان بێزارە بن ئەگەنە ڕێکەوتن من کەسی خۆمە بۆ دزی لێکرا ئەوەی هێنایان و بردویانە لە پۆلیس و محکەمەتی بەڕاستی جاریتر مناڵێکشم بەرن تااقەتی سکاڵاکردنم نییە دوولایانە جاروایە کەسەکە خۆی بێزارە بێ لی خۆشە بێ خەڵکی ترەکەوت لە نێوانە زۆر جاریش کێشەکان قوڵترە بنەوە وەک باسم کرد زۆر جارەوە دوو تەرەف ناکۆکیان کێشەکان لە دادگا یەکلایی نابێتەوە بەڕاستی ئەچێتە قاڵبی ترەوە لەم فترەی پێش ئێمە کەسێکی ومان هەبوو لە پیرەمەگرون بەداخەوە کێشەی هەڕەشەکردنوانیان تیا بوو کوشتنی لێکەوتەوە بەڕاستیمانەی هۆکارن کە دادگا ئێمە بنەمایەکمان هەیە ئەڵێ السرعة في التحقيق والمحاكمة پەلەکردن لە لێکۆڵینەوە لە دادگایکردنە بەڵام ئێستا بەڕاستی ئەو بنەمایە نەماوە خاو بۆتەوە شتەکان لێکۆڵینەوە هەر بە خاوی ڕۆ لە دادگاکانیش هەر کەیسەکان بە خاویەک لایە بنەوە. باشە کاک ئارام دەمێت ئەوە بپرسم زۆر جار لە ڕووی سزادان لە ڕێگەی یاساوە بۆ تەمەنەکان بێگومان جیاوازی هەیە ئەمە کاراسانی نەکردە بەتایبەت بۆ ئەو کەسانی کە تەمەنێکی هەرزەکارن مناڵن زیاتر ئامێرەکانی پەیوەندیکردن و ئامێری ئەلکترۆنی خراپ بەکاربێنن وڵا خۆی هەر زۆربەی کاتیش با بڵین ئەگەر هەر ئەو تەمەنانن زیاتر خۆ هەشە لە سەروی هەژدە ساڵی شۆ خراپ بەکارێن بەڵام ئەو تەمەنە زیاتر هۆشیاریەکەی کەمترە کەیسی خوار هەژدە ساڵ چێتە دادگای نەوجوانان دادگای نەوجوانانیش زیاتر ڕەچاوی تەمەن و بارودۆخ و کەسی تۆمەتبارەکە بەڕاستی زۆر جار لە هەندێک تاوانی ئەوها با بڵین لەم بابەتانەیە بەڕاگررتنی سزاکەش یان بە پێبژاردنیەک یان بە سزایکی زۆر کەم لی دەربازێ بیانی ئێمە تەنها بۆ قورسترین تاوانیش بۆ نەوجوان لە 15 ساڵ دادگای نەوجوانان بۆی نییە سزا بدات ینی ئەگەر تاوانێکی کوشتن بێت لە دادگایەکی تاوانەکان بچێتە لە سێدارەدان لە نەوجوانان ناتوانێت لە 15 ساڵ زیاتر سزای بات ئەبێ لە خواردترەوە بێت ئەمەمان هەیە زۆربەی کات لە دادگای نەوجوانان سزاکان جیاوازتر و هەرچەند ینی تەمەنی کەسەکەش وایە ئێمە لە 11 ساڵەوە بەرپرسیارەتی سزایی هەیە کەسێک 11 ساڵ حتمما ئەبێ ڕەچاوی ئەوە بکرێت فەرقی هەیە لە کەسێکی 20 ساڵ و 25 ساڵە لە ڕووی عەقلی و ژیری و جیاکردنەوەی هەڵە و ڕاستەکانە بۆیە لە سزاکانی فەرقیان هەیە. باشە کاگەڕام دیارە وەکو پارێزرێک باست لەوە کرد کە ڕەنگە پێویست بە هەموارکردنەوە و هەندێک گۆڕانکاری لە یاساکانە بێت داواکراوە بۆ یاسا یاخود هەموارکردنەوەی ئەو یاسانە ئێستا هیچ پرۆژه یاسایەک بۆ هەموارکردنەوەی ئەم یاسانە لە بەردەستنیەوەی من متابعەم کردبێ هیچ شتێکم بەرچاو نەکەوتووە بەڕاستی زۆربەی کات پەرلەمان بەشتی لاوەکی ترەوە سەرقاڵەبی ئەم شتانیکەوە پەیوەندی ڕاستە خۆیان بە ژیان و کۆمەلگە و تاکەکانەوە هەیە بەڕاستی زۆربەی کات بە فرامۆشکراوی ماوەتەوە هاتوون بە کۆمەڵێ مجاملاتی سیاسی و بابەتی سیاسی و مەشغوڵن هەرچەندەوەش پێویستە پەرلەمانە ئەبێ گفتوگوی لەسەر بکە بەڵام ڕێخستنی ژیانی ڕۆژانە و کۆمەلگا زیاتر پێویستە چونکە یاسا پەرلەمان دەرێکە پەرلەمان کە یاسایەک دەرەچوێنێت دادگاکان و حکومەتیش پێویستە جێبەجیان کە من یەک خاڵم بیر چوو لەو یاسایە کە بەڕاستی کۆمپانیەکانی مۆبایل و ئینتەرنێت پابند کراون لە یاساکەی لە 2010 تا کۆتایی ئەو ساڵی هیچ سیمکارتێکی با بڵین بێ فۆرم و بێ پێشینە نەمێنێت بەڵام ئەو ئێستا ئەکرێت زۆر بە ئاسانی تۆ بڕۆ لە بازار ئەتوانی سیمکارتێ بکڕی هیچ سەرەتایەکی نەبێت دواتریش لە هەر تاوانێکە زۆربەی کاتەوەی بەکارێنەوە سیمکارت و ئینتەرنێتانن کەوا پێشینەیان نیە فۆرمیان نییە بەکارێنێت بۆ تاوانێت دۆزینەوەیان قورسە بێت تۆ ناتوانانی کە دادگا نووسراوێت بۆ کۆمپانیەکانێک کاڵێمە بەناوی کێوەیە فۆرم و تەسکەرە و ناسنامەی ئەم کەسەمە بگیرن وەڵامەکە گەرەوە لە بەناو کەسەوە تۆمارنی ئەمە بەڕاستی گرفتێکی قوڵتر کردوێتەوە
ئیجراعاتیش بەرامبەر کۆمپانیەکان کەمتر من نمبینیەوە بکرێت بەڕاستی هەرچەند سزایان بۆ دیاریکراوە تا 100 میلیۆن دینار خەرامە ئەبێ بکرێن بەڵام نمبینیەوە ئەمە یەکێکەکەوە کۆمپانیەکان لی بەرپرسن حکوومەتیش بەڕاستی کەم تەرخەمە چونکە حکوومەت چاودێرە ئەبوو مۆڵەتێک لەو مۆڵەتی کا بۆیان دیاریکراوە جێبەجێ بەڵام جێبەجێ نەکراوە ئەمەش یەکێکە لە کێشەکان کە زۆربەی کات تۆمەتباریان نەدۆزرێتەوە. بەڵێ سپاس بۆ سپاس بۆ ئارام یوسف پارێزەری ڕاوێژکار کە لە کۆچە سپاس دەستان خۆش بێت.